پێ بکەین بەڕێزان ئەگەر لە شوێنی خۆتان دانیشن بۆی دانیشتەکەمان دەست پێ بکەین بە ناوی خوای بەخشندەی میهرەبان بە ناوی گەلی کوردستان دانیشتەکەمان دەست پێکەین دانیشتنی ژمارە 12 ئاسایی وەرزی پاییزەی ساڵی یەکەمی خولی پێنجەمی هەڵبژارنی پەرلەمانی کوردستان ئێستش داوا لە بەڕێز سکرتێری پەرلەمانی کوردستانەکەین پوختەیەک لە دانیشتنی پێشووتر لەگەڵ ناوی ئامادەنەبووان بە مۆڵەت و بێ مۆڵەت بخوێنێتەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرنامەی کار بەپێی حکمی مادەی 5 و بورگەی یەکەم و دووەم لە مادەی 16 و بورگەی سێیەم لە مادەی 18 و بورگەی یەکەم و دووەم و سێیەم و چوارەم و پێنجەم لە مادەی 20 و مادەکانی 47 و 48 و 52 54 و 55 و 56 و 57 لە پەیرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان داش عێراق دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بریاریدا بەرنامەی کاری دانیشتنی ژمارە 12 ئاسایی ساڵی یەکەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 11 پێش نۆڕۆ ڕۆژی سێشەمە ڕێکەوتی 24 12 2019 بەم شێوەیە بێت. یەکەم خوێندنەوەی دووەمی پێشنیازی بریاری ڕۆژانی بۆ نەفەرمیەکانی نەتەوەی تورکمان بەپێی حکمی مادەکانی 1970 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. دووەم درێژکردنەوەی خولی پاییزەی ساڵی یەکەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەپێی حکمی بورگەی چوارەم لە مادەی 7 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. سەیەم دانان و دەست لە کارکێشانەوەی ئەو ئەندامە بەڕێزانە لە لێژنە هەمیشەیەکانی پەرلەمانی کوردستان بەپێی حکمی مادەکانی 28 و 34 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. یەک دەست لە کارکێشانەوەی بەڕێز عوتمان عەلی اسماعیل لە لێژنەی ئاوەدانکردنەوە و بەرهێنان و زیادکردنی بۆ سەر لێژنەی شەهیدان و جێنۆسایدی زیندانیانی سیاسی. دوو دەست لە کارکێشانەوەی بەڕێز دکتۆر هەورەمان حەمە شەریف لە لێژنەی شەهیدان و جێنۆساید و زیندانیانی سیاسی و زیادکردنی بۆ سەر لێژنەی ئاوەدانکردنەوە و بەرهێنان. چوارەم خستنەڕووی بیرۆکەی بەڕێز مەم بورهان قانە پەیوەست بە سیاسەتی بەگەرخستنی داهاتەکان بەپێی حکمی خاڵی دووی بورگەی یەکەمی لە مادەی 49 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. پوختەی دانیشتنی ژمارە 11 ئاسایی ڕۆژی دووشەمە ڕێکەوتی 18 12 2019 بەم شێوەیە خوارەوە بوو. دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان. دوو خوێندنەوەی بەرنامەی کار و پوختەی دانیشتن و ناوی ئامادەنەبوونی ئەندامانی دانیشتنی پێشوو بە مۆڵەت و بێمۆڵەت و ناوی ئامادەنەبوونی ئەندامان لە کۆبنەوەی لێژنە هەمیشەیەکان بە مۆڵەت و بێمۆڵەت لەلایەن بەڕێز سکرتێری پەرلەمان. سێ دەستپێکردنی بەرگەکانی بەرنامەی کار لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان. چوار خوێندنەوەی دووەم و گفتوگۆکردنی پرۆژەی یاسایی مادەی هۆشبەرەکان و کارتێرەکە عەقلیەکان لە هەرێمی کوردستان داش عێراق بامەدەبوونی بەڕێز وەزیری تەندروستی وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان. پێنج دەنگدان و پەسەندکردنی لیستی مادەی هۆشبەرەکان و کارتێرەکانی عەقلیەکان بۆ بەدواداچوون لەلایەن لێژنەی تەندروستی بەگەڕاندنەوەی بۆ هۆڵی پەرلەمان و دانیشتنی گفتوگۆکردن لەسەری. شەش کۆتایی هاتنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. ناوی ئەو ئەندامانەی مۆڵەت پێدراو یان بەبێ مۆڵەت ئامادە نەبوو بۆ دانیشتنی ژمارە 11 ئاسایی خولی پاییزەی لە بڕواری 18 12 2019 بەیانیەکەی. یەک ئەرشەد حوسێن محەممەد مۆڵەت بەڕێز سەرۆکپەر هەمویان مۆڵەت پێدراون. بازت علی ئیبراهیم بەڵێن ئیسماعیل حاج ئیبراهیم ڕاهی ڕەهبەر ئیبراهیم زیاد جەبار محەممەد سەرکۆ ئازاد حوسێن سۆران عومەر سعید شەمۆڵ ئاشین سابر سەباح محمود محەممەد عباس فتاح صالح عثمان علی اسماعیل عثمان كريم سوارة محمد سعد الدين أنور مجدة محمود محمد نزاد شعبان عبد الله هدية مراد حيدر همداد صباح بلاد هیویدار ئەحمەد سەلمان. بەڕێز سەرۆک پەرلەمان لێژنەی دارایی بە پێی ئەوەی کە لە پەیڕەوی ناوخۆی هاتبوو کە گوتمان ئەوان مۆڵەت پێدراون لە ناو لێژنەی بەردەوام بوون کۆبنەوەکەیان. ناوی ئەو ئەندامانەی مۆڵەت پێدراو یان بەبێ مۆڵەت ئامادە نەبوو بۆ دانیشتنی ژمارە 11 ئاسایی خولی پاییزە لە بڕواری 18 12 2019 ئێوارەکەی. ئازاد ئەکرەم بەهرام دابان محەممەد حوسێن مۆڵەت ڕزگار عیسە سوار مۆڵەت سەلمە فاتح تۆفیق مۆڵەت هەژان حەسەن ئەحمەد مۆڵەت. ناوی ئەو ئەندامانەی کە مۆڵەت یان بەبێ مۆڵەت لە کۆبنەوەی لێژنە هەمیشەیەکانی پەرلەمان ئامادە نەبوو. لێژنەی کاروباری شەهیدان و جینۆسایدی زیندانیانی سیاسی لە 19 12 2019 هەورەمان حەمە شەریف ئامادە نەبوو. ڕۆژان محەممەد کەریم مۆڵەت. لێژنەی ڕۆشنبیری کۆمەلگای مەدینی وەرزش و لاوان 22 12 2019 سەلمە فاتح تۆفیق مۆڵەت مام بورهان قانع محەممەد مۆڵەت ڕووپاک ئەحمەد ڕەحمان مۆڵەت.
لجنەی دارایی کاروباری ئابووری 22/12/2019 سۆران عومەر سعید مۆڵەت سەرکۆ ئازاد مۆڵەت لجنەی کاروباری پێشمەرگە 23/12/2019 عوسمان کەریم سوارە مۆڵەت جەمال حوێز مستەفە مۆڵەت باڵام بۆ محەممەد علی مۆڵەت لجنەی دارایی و کاروباری ئابووری 23/12/2019 زیاد جەبار محەممەد مۆڵەت لجنەی کشتتوکاڵ و ئاودێری 23/12/2019 عوسمان کەریم سوارە هێرش حەسەن محەممەد هەردووچیان مۆڵەت بوون لجنەی داکۆکردن لە مافی ئافرەت 23/12/2019 ئاشنا عەبدوڵڵا قادر مۆڵەت سەلمە فاتح تۆفیق مۆڵەت جەلال محەممەد عەبدوڵڵا مۆڵەت لجنەی پەروەردە و خوێندنی باڵا تۆجینەوەی زانستی 23/12/2019 ڕاهی ڕاهبەر ئیبراهیم مۆڵەت لجنەی پەیوەندیەکانی ڕەوەندی کوردستانی 23/12/2019 شیرین یونس عەبدوڵڵا مۆڵەت لجنەی کاروباری یاسایی 23/12/2019 بەڵێن اسماعیل حاجی مۆڵەت محەممەد سعدەدین ئەنوەر مۆڵەت عباس فتاح صالح مۆڵەت ڕۆژان محەممەد کەریم مۆڵەت سوپاس بەڕێ سەرۆک بەلەمە زۆر سوپاس بەڕێزان ئێستا دەست بە جێبەجێکردنی خاڵەکانی بەرنامەی کاری دانیشتنی ژمارە 12 ئەکەین کە بڕگەی یەکەم بریتە لە خوێندنەوەی دووەمی پێشنیازە بڕیاری ڕۆژانی بۆ نەفەرمیەکانی نەتەوەی تورکمان بە پێی حکمی مادەکانی 1970 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بۆ ئێستش داوا لە بەڕێزان لە دەستەی سەرۆکایەتی لیژنەی یاسایی لەگەڵ لیژنەی ڕۆشنبیریەکەم فەرموو بۆ شوێنی خۆیان لیژنەی ڕۆشنبیری فەرموون ئەکرێت لە هەردوو لیژنەکە چەند ئەندامێکی بەڕێزیش بەشدار بن فەرموون ئەگەریانەوێت کاک فەیسەڵ بەناوی پەرلەمانی کوردستان زۆر بە گەرمی بە خێراتنی بەڕێز کاگایدن معروف وەزیری هەرێم بۆ کاروباری پێکاتەکانەکەین بەڕێز لیژنەی یاسایی فەرموون لیژنەی تایبەتمان لە کامێکتان دەیکات بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیازی بڕیاری ڕۆژانی بوونە فەرمیەکانی نەتەوەی تورکمان یەکەم ئەو بوونانەی لای خوارەوە بە بوونەی فەرمی دادەنڕێت بۆ نەتەوەی تورکمان ئەلیف هەفتەی تشرینی دووەمی هەر ساڵێک بە ڕۆژی زمان و کەلتوری تورکمانی دادەنڕێت با 24 شوباتی هەر ساڵێک بە ڕۆژی ڕۆژنامەگەری تورکمانی دادەنڕێت دووەم دەبێ ئەنجومەنی وەزیران و لایەنی پەیوەندیدار ئەم بڕیارە جێبەجێ بکەن سێم ئەم بڕیارە لە ڕۆژی دەرچوونیەوە جێبەجێ دەکرێت و لە ڕۆژنامەی فەرمی واقعی کوردستان بڵاو دەکرێتەوە هویەکانی دەرچواندن بۆ زیندووکردنەوەی بوونە نەتەوەیی و کەلتوری و پێکاتەی تورکمان و پتەوکردنی دەوڵەمەندی و فرە کەلتوری لە هەرێمی کوردستان ئەم بڕیارە دەرچوێنرا بەڕێزانەوەی خوێندرایەوە دەقی ئەو پێشنیازە یاسایە بوو کە لەلایەن ژمارە یاسایی ئەندامانی پەرلەمانی کوردستانەوە پێشکەش کرا و خوێندنەوەی یەکەمی بۆ کرابوو ئێستا داوا لە بەڕێزان لە لیژنەی تایبەتمەند دەکەین راپۆرتی لیژنەی هاوبەشەکانیش بخوێننەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەمە دەقی راپۆرتی لیژنەی هاوبەشە بۆ سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بابەت راپۆرتی هاوبەش لجنەی کاروباری یاسایی و لجنەی ڕەوشەنبیری و کۆمەڵگەی مەدەنی و وەرزش و لاوان ڕۆژی دووشەمە ڕێکەوتی 23/12/2019 کاتژمێر دەی پێش نیوەڕۆ کۆبوونەوەی هاوبەشیان ئەنجامدا بە مەبەستی نووسینی راپۆرتی هاوبەش سەبارەت بە پێشنیازی بڕیاری ڕۆژانی بوونە فەرمیەکانی پێکهاتەی تورکمان لە هەرێمی کوردستان داش عێراق بۆ خوێندنەوەی دووەم کە لەلایەن ژمارەی یاسایی ئەندامانی پەرلەمانەوە پێشنیاز کراوە دوای خوێندنەوەی یەکەم لە دانیشتنی ژمارەنەی یاسایی لە ڕۆژی سێشەمە ڕێکەوتی دەی 12/2019 ڕەوانەی لیژنەکانمان کرا دوای گفتوگۆکردن و تاوتوێکردن لیژنەکان گەیشتە ئەنجامانەی خوارەوە پێشنیازی بڕیاری ڕۆژانی بوونە فەرمیەکانی پێکهاتەی
تورکمان لە هەرێمی کوردستان داش عێراق یەکەم ئەو بوونانەی لای خوارەوە بە بوونەی فەرمی دادەنڕێت بۆ پێکهاتەی تورکمان یەک هەفتەی مانگی 11 هەموو ساڵێک بە ڕۆژی زمان و کەلتوری پێکهاتەی تورکمان دادەنڕێت دو 25 مانگی دوی هەموو ساڵێک بە ڕۆژی ڕۆژنامەگەری پێکهاتەی تورکمان دادەنڕێت دووەم پێویستە ئەنجومەنی وەزیران و لایەنی پەیوەندیدار ئەم بڕیارە جێبەجێ بکەن سێەم ئەم بڕیارە لە ڕۆژی دەرچوونیەوە جێبەجێ دەکرێت و لە ڕۆژنامەی فەرمی وەقایعی کوردستان بەڵاو دەکرێتەوە هۆکارەکانی دەرچوواندن بۆ بە فەرمیکردنی بوونە نەتەوەیی و کەلتوری پێکهاتەی تورکمان و پتەوکردنی دەوڵەمەندی و فڕەکەلتوری لە هەرێمی کوردستان ئەم بڕیارە دەرچوێندرا زۆر سپاس بەڕێزان ئەندامانی پەرلەمانی کوردستان وەک تێبینیتان کرد دەقی پێشنیازە یاساکە لەگەڵ دەقی ئەو راپۆرتە هاوبەشەی کە لەلایەن لیژنەی تایبەتمەند ئامادە کراوە دیارە هەندێک داڕشنی نوێی تایە بۆیە بە پێی حکمی بڕگەی دووەم لە مادەی 87 ئێستا ئێوەی بەڕێز لەسەر ئەستی پێشنیازە یاساکەیان راپۆرتی لیژنە هاوبەشەکە بێت دەنگ دێن بۆ یەکێکیان بکەنە بنەمای گفتوگۆ بۆ ئێستا بەڕێزان دەقی داڕشنی یەکەم با بڵێن ئەوەی پێشنیازە یاساکە کە لەلایەن ژمارە یاسای ئەندامانی پەرلەمان پێشنیاز کرابوو خۆی خەینە دەنگدان چەند کەس لەگەڵ ئەوەیە کە دەقی پێشنیازە یاساکە وەکو خۆی بکرێتە بابەتی گفتوگۆ دەست بەرزکاتەوە کەس لەگەڵی نییە چەند کەس لەگەڵەوەیە دەقی راپۆرتی هاوبەشی لیژنەی تایبەتمەند بکرێتە بنەما بۆ گفتوگۆ بە دەنگی 72 پەرلەمانتار راپۆرتی لیژنەی هاوبەشەکەینە بنەما بۆ گفتوگۆ بەڕێزان لیژنەی تایبەتمەند بفەرمونون بۆ خوێندنەوەی لە دەقی لە ناونیشانی پێشنیازە یاساکەوە دەست پێ بکەن فەرمونون بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیازی بڕیاری ڕۆژانی بۆ نەفەرمیەکانی پێکهاتەی تورکمان لە هەرێمی کوردستان داش عێراق لە ناونیشانەوە دەست پێکەین هەر بەڕێزێک ئەوێت گفتوگۆ لەسەر پێشنیازی ئەم لەسەر ناونیشانی ئەم پێشنیازە یاسای بکات با بفەرمێت ئەو بەڕێزانەی ئەیانەوێت پێشنیازی گفتوگۆ لەسەر ناونیشانیان پێشنیازە یاسایە بکەن بریتین لە بەڕێزان کاک محەممەد کاکتۆر مەحێدین کاکتۆر ڕێبوار کاک مەمبورهان کاک ڕۆمیۆ کەسی تر هەیە مامۆستا عوسمان تەواو بەڕێزان کاک محەممەد فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشەچی حەز دەکەم ئەوی بڵێم بە بەراورد لەگەڵ عێراق و ناوچەکانی دیکە هەرێمی کوردستان ئەو قەوارەیە کە ناساوە پێکەوە ژیان و دابینکردنی مافی پێکاتە نەتەوەیی و ئاینیەکان هەم لە ڕێککەوتنە نێودەوڵەتیەکان و لەو بەیان نامانەی ئەوەی کە باسی ئەوە لەسەر ناونیشانەکە دەکەم لە ئەوەی بەیاننامەکەی نەتەوەیە گرتووەکان هەم لە یاسای ژمارە 5 2015 ئاماژەی بۆی کردیە کە پشووەکان و بۆن هەندێک بۆنەی نەتەوەکان بە فەرمی بکرێن بۆیە ینی ئەم ناونیشانە ڕۆژانی بۆ نەفەرمیەکانی پێکاتەی تورکمان لە هەرێمی کوردستان وەکو خۆی بینێت باشە هەم بە واضحی دیارەکە بۆ نەفەرمیەکان بۆ تورکمان بە فەرمی کراوە هەم ئیلتیزام وەکو مەسئولیەتی هەرێمی کوردستان بە بەرامبەر بە پێکاتەکان زۆر سپاس کاکتۆر مەحێدین بەڕێز سەرۆکی پەرلەمان من ئەوکە لەگەڵی داموەکەوەی بەڵام پێم وایە پێکاتی تورکمان پێکاتی بگۆڕین بۆ نەتەوەی تورکمان چکۆمە با تووشی ئەو دەستەواژە و چێشمە چێشمە نەبین کە لە عێراق باسی مکەونات دەکات تووشی نەتەوەی تورکمان و کریسیانەکانیش بە کلدان و سریان و ئاشور و ئەوانش نەتەوەی ڕەسەنی ئەو نیشتیمانن بۆیە پێم وایە پێکاتەکە بکرێتە نەتەوەی تورکمان زۆر سپاس بەڵێ زۆر سپاس کاکتۆر ڕێبوار وەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە ئەو پلۆرالیزمە و پێکەوە ژیانەی کە لە هەرێمی کوردستان حاڵەتێکی نموزەجی ڕەنگە لە ڕۆژهەڵاتی ناوین ئەم جۆرە حاڵەتە نەبێ ئەم پێکەوە ژیان و پلۆرالیزمە
من باش بە حاڵی خۆم لەسەر پێشنیارەکەم بەو شێوەیە پێشنیارەکەم کە سەبارەت بە ناونیشانی پێشنیازە بڕیارەکە پێشنیازی بڕیاری دیاریکردنی ئەو ڕۆژانەی وەک ئەو ڕۆژانەی خوارە وەک بۆ نەفەرمیەکان بۆ پێکاتەی تورکمان لە هەرێمی کوردستان دیاری بکرێت. باڵێ زۆر سپاس کاکمان بورهان. بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێشەوەی قسە لەسەر ناونیشانەکەکەم بە پێویستی ئەزانم کە ڕوونکردنەوەیکی کورد بدەم هەڵبەتە ئەم پێشنیازە یاسایە بڕیارەکە بە ئیمزای هەفتە پەرلەمانتاری بەڕێز پێشکەش کراوە ئەم هەفتە پەرلەمانتارە بەشێکی لەسەر داوای خوشک و برا لەسەر نوێنەرانی خوشک و برا تورکمانەکان بووە بۆیە من هەر بۆ خۆشیان بۆ هاوڕیانە من پێشنیاز دەکەم ئەم ناونیشانە بەم شێوەی لێکرێ بۆی پێکهاتەکانی تریش مافیان زامن کرابێ ئەم پێشنیازە یاسایە بۆ کلدان و ئاشور و سریان و هەموو ئەمانەش وا بکەین ئیزافێکین بۆیە پێشنیازەکەم بەم شێوەی لێکرێ پێشنیازی بڕیاری ڕۆژانی بۆ نەفەرمیەکانی پێکهاتەکان لە هەرێمی کوردستان کۆی پێکهاتەکانی تاکۆ کرێتەوە زۆر سپاس. کاکمەم پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ڕوونە بۆ ئیزافەکردن یان هەر بابەتێکی تر ئەبێت ڕێژەی یاسایی ژمارەی پەرلەمانتاران پێشنیازی یاسای خۆیان پێشکەشکەن و پێشکەش بکرێت دواتریش سیر ئەکرێت اینجا ئاخرێتە بەرنامەی کار ئەوەی کە ئێستا پێشکەش کراوە و خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە و ئیحالەی لیژنە تایبەتمەندەکان کراوە ئەم پێشنیازە یاسا تایبەتە بە بۆ نەفەرمیەکانی پێکاتە یان نەتەوەی تورکمان بۆیە ئەو بابەتەی تر ئەکرێ بە ڕێزان لە پێکاتەکانی تر بە پێشنیازە یاسایەکی تایبەتتر داوا بکەن. زۆر سپاس کاک ڕۆمیۆ. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵا قسەی من سێبارەیە و تقریبان هەندێکی جەنابێت وەڵامی ئەو قسانەی من داتەوە پێشەوەی من قسە بکەم من لە دوو دەرفەتە لە ڕۆژی سێی هەشت بە ناساندنی بە جینۆسایدی ئێژدیەکان و دواتر لەنجەخان وەکو سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ راپۆرتێکی هەبوو لەسەر مەسەلەی جینۆسایدی کورد من لە هەردوو ئەم بۆنەیە قسە کاکڕۆمیۆ ئەگەر مڵا حەزەر لەسەر ناونیشانەکەی تکایە چکە بەپێی پەیڕۆبێ پابند بین بەوەی بەڵێ لەسەر ناونیشانەکەیە منیش دوای ئەوەی پشتگیری لە برای بەڕێزم کاکمەم دەکەم بەڕاستی ئێمە دوێنێ هەر لەو کۆبوونەوەی کە پەیوەستە بەم پرۆژە بڕیارە ئێمە دانیش بوون وەکو فراکسیۆنی هاوپەیمانی یەکێتی نەتەوەیی و هەمان ئەو قسانەمان کرد دوێنێ لە کۆبوونەوە کەشدا بۆیە من پێم وایە بۆ ئەوەی پەرلەمان زیاتر کاتەکە نەیبە بۆ ئەوەی کاتەکەی باشتر بێ و هەروەها بۆ ئەوەی زۆر شتی تریش من پێم وایە ناکرێ هەر ڕۆژێ بۆ بۆنەیەکی پێکاتەیە چونکی پێکاتە زۆر ئێستا دوای پێکاتەی نەتەوەی تورکمان و کەلدۆ ئاشووریەکان مەسەلەی پێکاتە ئاینیەکان دێ کە ڕیزبەندێکی زۆرە لە کۆتاییدا من بە تەئکید من پشتیوانی لەم سپاس کاکڕۆمیۆ. مامۆستا عوسمان فەرموو. مایک. داوای لێبوردن دەکەم بەڕێز سەرۆکی پەرلەمان من بەڕاستی پێشنیار دەکەم کە تورکمان نەک هەر لە عێراق تەنها لە کوردستان مەزاتر قسان دەکەین بە نامۆکردنی و غەریبکردنی برایانی تورکمان نەبێ بەڕاستی دابینکردنی ڕۆژێک بۆ برایانی تورکمان پێم وایە کەمکردنەوەی شانی تورکمانە بۆ زانیاری هەموو ئەندامانی بەڕێز پێکهاتەی تورکمان لە هەولێرێ بە تایبەت بەڕاستی زۆرینەن ئەگە کەمینە نین بۆیە داوا دەکەم بەڕاستی ڕۆژێک نەبێ نەوەک وەکو خەڵک قسێکمان لەسەر بکە کە ڕۆژێکیان دابین کردو بۆ جلی کوردی کە بەڕاستی ئەوەش بێڕێزیەک بێ بۆ جلی کوردی ئێمە داوا دەکەین کە نەتەوەی سەرەکی لە هەولێر بە تایبەت بەڕاستی برایان تورکمان. بەڵێ سپاس مامۆستا. سپاسان دەکەم. بەڕێز وەزیر ئێرێم بۆ کاروباری پێکاتەکان ئەگەر تێبینی و سەرنجە کتێب فەرموو. بەڵێ پێشێکی زۆر سوپاس بەڕێز سەرۆکایەتی پەرلەمان بەڕێزان پێشێکی من زۆر سوپاسی سەرۆکایەتی پەرلەمان و هەروە فراکسیۆنەکانەکەن ناو پەرلەمان کە پشتیوانی کردیان لەم هەنگاوە بە تایبەتیش بۆنە فەرمیەکان ڕۆژانی بۆنە فەرمیەکان بۆ پێکاتەی تورکمان من لە ناو شانەکە من تەییدی دکتۆر یەکەم کە دکتۆر محیدین لە پێکاتە بکرێتە بە نێتەوە زیاتر باشتر و مولایمترە لەبەرەوەی لە دەستوری عێراق و لە دەستورەکانی ئێرەش کە دوو نەتەوەی کە گرنگ لە هەرێم وەکو نەتەوەی تورکمان و کولد و ئاشووری ئەوانی تر کە
دیارە وەکو پێکاتە تعریف کراوە من ئەوەندەیە مەڵاحەزە زۆر سوپاس. سوپاس بەڕێزان دیارە بەڕێز مناخان وەکو ئەندامی پەرلەمانی کوردستان ڕوونکردنەوەیەکی بچووکێ فەرموکە اینجا دوای ئێوە بەڕێز سەرۆکی پەرلەمان مناقاوەتی وەکو ئەندام پەرلەمانێکی کوردستان لە پێکاتەی تورکمان پێویست دەزانم ئەو پێشنیازە بریارە کە ڕۆژانی بۆ نەفەرمیەکانی پێکاتەی تورکمان وەک خۆی بوونێتەوە بۆ ئەوەی چکە ناوڕۆکی ئەم پرۆژەیە تەنها پێیوەستە بە پێکاتەی تورکمان بۆ ئەوەی دیاریکردنی ڕۆژێک کردنەوەی قوتابخانەی تورکمانە لەگەڵ ڕۆژنامەگەری تورکمانە واتە هیچ ڕەبتێک نابێتە لەگە پێکاتەکانی تر بۆیە وەکو خۆی ببینێتەوە بۆ ئەوەی بۆ پێکاتەی تورکمانیش بۆ پێگەکەشی بەو شێوازە باشترە و زۆر سپاس. زۆر سپاس بەڕێزان لیژنەی تایبەتمەند ئەگەر ڕوونکەم فەرموکە بژار. برای سروی پارلمان سبارت پیکاته و نتوا لیف دستور عراقی جی هر دیباجا دستور عراقی دا و چند ماده اکاداجیش ماده دستور عراقی مکونات پیکاته بکارات یپتر قومیه هر روسامه یاسا کایلری ما کردستان یاسا جماره 5 سال 2015 یاسا پاراسنا مافت پیکاتان هری ما کردستانه بس و یاسای دا 23 جاران پیکاته هاتیب کار اینان و هر روزا ماده که جیداش ویا سایت زاراوادا برگا دوه وی شوی پیناسا پیکاته کریم یه تقسیم کرید سر دو کومالا نتوی و کومالت آینی یعنی الوری جلدی فیا سال هرمی جی هی یا سا جماره 5 سال 2015 پیکاته هاتیب کار اینان جبرنده مجی پی باشه پیکاته الوری بمینت زور سپاس. بەڵێ بەڕێزان بۆ گفتوگۆکردن لەسەر مادە یەکەمی ئەم پێشنیازە بڕیارە ئێستا داوا لە بەڕێزان لیژنەی تایبەتمەند دەکەین بفەرمون بە خوێندنەوەی تەواوی مادە یەکەم. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو بۆنانەی لای خوارەوە بە بۆنەی فەرمیدا دەندێت بۆ پێکاتەی تورکمان یەکەم هەفتەی مانگی 11 هەموو ساڵێک بە ڕۆژی زمان و کەلتوری پێکاتەی تورکمان دادەنرێت دووەم 25 مانگی هەموو ساڵێک بە ڕۆژی ڕۆژنامەگەری پێکاتەی تورکمان دادەنرێت. بەڵێ بەڕێزان بۆ گفتوگۆکردن لەسەر خاڵی یەکەمی ئەم پێشنیازە بڕیارە هەر بەڕێزێک ئەوێت گفتوگۆی لەسەرکە ئێستا دەست بەرزکاتەوە. ئەو بەڕێزانەی کە ئەیانەوێت گفتوگۆ لەسەر خاڵی یەکەمی ئەم پێشنیازە بڕیارەکەم بەریتین لە بەڕێزان کاک مەمبورهان کاک محەممەد کاک مەلاوەیسی کاک تۆڕێبوار کاک سەروان کاک ڕۆمی و ڕووپاخان کاک ئومێت کاک ڕۆمی و فەرموو. زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان کە لە خاڵی یەکەم ئەو بۆنانەی لای خوارەوە بە بۆنەی فەرمی دادەنێت بۆ پێکاتەی تورکمان خۆی بۆنەی فەرمی دوو جۆرە بۆنە فەرمی یادەکە دەکرێتەوە هەندێک جاریش پشوویشی لەگەڵا و ئێمە وەکو کەلدەوە شوودەکان هەندێک بۆنەی فەرمیمان هەیە بەڵام بۆ خەڵکی ئێمە پشووە نازانم ئێرە نەکراوە کە پشوویشی لەگەڵا یاخودنا ئەو تێبینی سەرنجانە بنووسن لیژنەی تایبەتمەند لەگەڵ بەڕێز وەزیری هەرێم کاک محەممەد فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان پاش راپەرینی بەهاری 1991 قۆناغێکی نوێ دەستی پێکرد لە هەرێمی کوردستان و پێکهاتەکان دەستیان کرد بە پەیڕەوکردنی و جێبەجێکردنی مافی نەتەوەیی و کەلتوری و سیاسی خۆیان لەژێر ئەو سیستەمە دیموکراسیە کە لە هەرێمی کوردستان دەستی پێکرد بۆیە حەز دەکەم بڵێم ئەو هەفتەی 11 لە هەفتەی 11 1993 یەکەم قوتابخانەی تورکمانی کراوە لە هەرێمی کوردستان لە هەولێر و لە کفری پێکاتەی تورکمان بە زمانی دێک دەستیان کرد بە خوێندنەوەی خۆیان بۆیە ئێمە کردنەوەی یەکەم قوتابخانەی تورکمانی لە هەرێمی کوردستان وەک بۆنەیەکی فەرمی هەموو ساڵیات دەکرێتەوە و دەمانوێت بکرێت بە ڕۆژی زمان و کەلتوری تورکمانی 25 شوباتیش دەرچوونی یەکەم ڕۆژنامەی تورکمانیە لە کەرکووک لە خۆتان دەزانن لە عێراق و هەرێمی کوردستان تورکمانەکان چەندەها بۆنەیان هەیە
بەڵام ئەم دوو بۆنەیە لەبەر ئەوەی لەسەری متتەفقن و هەموو ساڵ لایەن تورکمانەکان یاد دەکرێتەوە بە باش مازانی کە پەرلەمانی کوردستان پاش هەموو ئەو مافەنەتەوەی و کەلتوریە کە بە تورکمانەکان دراوە ئەم مافەش بە ئێمە بدرێت ئەم دوو بۆنەی بە فەرمی بکرێت سپاسمان دەکەین زۆر سپاس فراکسیۆنەکانیش پاپشتیمان دەکەن بەڵێ زۆر سپاس ڕووپاکان فەرموو بەڕێ سەرۆکی پەرلەمان وەڵام من بەس داوای ڕوونکردنەوەم دەکرد بەڵام کاک محەممەد ڕوونکردنەوەکەی باس کرد زۆر سپاس کاک تۆ ڕێبوار وەڕێ سەرۆکی پەرلەمان سەبارەت بە بڕگەی یەکەم منیش هەر بە هەمان شێوە داوا لە بەڕێز وەزیری هەرێم بۆ کاروباری پێکاتەکان کە ڕوونکردنەوەیەک مامداتێ هەفتەی مانگی 11 ساڵێک بۆ ڕۆژی زمان ئەمانەوێ پاشخانێکی لەبارەوە بزانین سەبارەت بە بڕگەی دووەم پێم وایە زیادە بۆنە نەتەوەیەکان لەگەڵ بۆنە پیشەیەکان ئەبێ جیاواز بێ ئەوەی لە بڕگەی یەکەم هاتووە ڕێک لەگەڵەوەم کە بۆنەیەکی نەتەوەی تورکمانە دوای ئەوەی کە بەڕێز وەزیری هەرێم ئەو بەرچاوڕوونیەمانداتێ بەڵام لە بڕگە دووەم پێم وایە بۆنەیەکی پیشەییە میهەنیە نەک بۆنەیەکی با بڵین پەیوەستە بە سندیکاکانەوە بە بواری ڕۆژنامەگیری پێم وایە ئەوەی دووەم زیادە لەگەڵەوەشدا من پشتگیری قسەکانی کاگڕۆمی یەکەم کاڵێن بۆنەکردنی ڕۆژەکە دیاری بکەن ئەم بۆنەیە پشووی لەگەڵە لەگەڵی نییە تەوزیحێکدان لەسەر بابەتە سپاس کاگومێت بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو پێشنیازە بڕیارەی کە خراوەتە ڕوو بە دڵنیاییەوە خواستی پێکاتەی تورکمانە لە ناو پەرلەمانی کوردستان کە نوێنەرایەتیان هەیە بە 5 کورسی پەرلەمانی ئەوان پێشکەشیان کردێ لەلایەن ئەندامانی پەرلەمان لە نەتەوەکانی دیکە جیاواز پشتیوانی لێکرایە 17 ئەندامی پەرلەمان پشتگیری لێکردیە ئەو پەرلەمانە بە ڕێزە زادەی بەیەکەوە ژیانی کوردستانە بۆیە من پێشنیاری ئەوە دەکەم کە ئەوە خواستی ئەوان دیاریان کردی ڕۆژەکانی خۆیان بۆ پشتیوانی لێکرایە لە بۆ پەرلەمانە بەڕێزە زۆر جوانتر دەبێتن کەمترین گفتوگۆ لە چوارچێوەی ئەو بەیەکەوە ژیانەی کە هەمومان شانازی پێو دەکەین کەمترین گفتوگۆی لەسەر بکەین وەڵە بە دڵنیاییشەوە لە خوێندنەوەی سێمیشدا زۆرترین پشتیوانی لە پرۆژەکە کە هەموو پێکاتەکانی دیکە دەیکەین دیسان تاکید دەکەمەوە پەرلەمانە بەڕێزە زادەی بەیەکەوە ژیانی کوردستانە پشتیوانی لە خواستی خوشک و برایانمان لە پێکاتی تورکمان دەکەین و هیوادارین کەمترین گفتوگۆ لەسەر خواستەکەی ئەوان بکەین و زۆر سپاس کاک سەروان زۆر سپاس دروست هاوڕایی بەڕێز کاک ئومێدم سپاس سپاس کاک من بورهان بەڕێز سەرۆکی پەرلەمان من لەسەر خاڵی یەکەمی مادە یەکەم هیچ تێبینیم نییە بەڵام بەنسبەت خاڵی دووەمیانەوە بۆ ئەو هاوڕێیانە و خوشک و برا تورکمانەکان و نوێنەرەکانیان لە عێراقا یەکەم ڕۆژنامە لە ساڵی 1969 دەرچوو بە ناوی زەورا پاشکۆ هەشت لاپەڕە بووە چوار لاپەڕی تورکی بووە تورکمانی بووە چوار لاپەڕی عەرەبی بووە یعنی بۆ خۆیان 1911 الحەوادث دەرەچێت لە کەرکووک تاریخی ئەوە 42 ساڵ پێش ئەوەی ئەم ڕۆژنامەیە من پێم باش بوو یەکەمیان ئەگەر ئەم حاڵەتە بکرێت بۆ تاریخی 1969 مێژووی ڕۆژنامەگەری لە عێراقەمە یەک دووەمیان لە کوردستانە ئێستا یادی ڕۆژی ڕۆژنامەگەریە کرێتەوە 22 نیسانی 1990 کە ڕۆژنامەی کوردستان لە قایرە دەرچووە بڕیارێک نییە کە بڵێم ڕۆژی ڕۆژنامەگەری کوردیە چ پێویستە کە ئێسا کە بڵێن ڕۆژی و ڕۆژنامەگەریە بۆیە من پێم وایە وەکو هەندێک لە هاوڕێیان باسییان کردومانە تەنیا بۆنی نیشتیمانی یەکەم بێنێتەوە گرنگە بۆ مەسەلی بۆنی ڕۆژنامەگەریەکە کانسڵ کرێتەوە سپاس کاک مەلاوەیسی فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەمنیش هەمان ئەو تێبینیی مامۆستا ڕۆمی هۆکاریم هەبوو پێم باشە یەکەمەکە بەو شێوەی لەبێتی ئەو بۆنانەی لای خوارەوە وەک بۆنە دادەندرێت بۆ پێکاتی تورکمان بەمەرجێک ئەگەر ئەم ڕۆژە نەکرێتە پشوو ئەوەی تریش پێشنیارێکم هەبوو مادەم ئێمە ڕۆژی زمان و کەلتوری پێکاتی تورکمانماندانە و لە هەمان کادا ڕۆژی ڕۆژنامەگەری پێکاتی تورکمانماندانە بە دڵنیاییشەوە برا تورکمانەکانمان لە بزوتنەوەی ڕزگاری خوازی خەڵکی کوردستان ڕۆڵی دیاریان هەبووە پێشنیار دەکەم ڕۆژی شەهیدی تورکمانیش دەستنیشان بکرێت و زۆر سپاس سپاس بەڕێز وەزیری هەرێم بۆ کاروباری پێکاتەکان فەرموو ئەگەر تێبینی یەکتەیە تکای هەواڵ بەڕێزان بەڵێ بەڕێز سەرۆکایەتی پەرلەمان پەرلەمانتەرە بەڕێزەکان بەڕێزان تکایە فەرموو بەڕێز وەزیری هەرێم ئەمە هەنگاوەکی زۆر گرنگە خطوەکی زۆر گرنگە لەبەرەوەی ئەمە تاکوێستا کە لە عێراق و یان لە پەرلەمانی عێراق بڕیارێک وە یا پرۆژەیەک تایبەت نییە بە پێکاتەکان لێرە دەکە لە پەرلەمانی کوردستان کە ئەمە قڕایی بۆ دووەم ئەکرێت و تایبەت بە بۆنە فەرمیەکان
تایبەت بە پێکاتی تورکمان ئەمە زۆر گرنگە کە هەفتەی یازدەش ئەمە پەرلەمانتار برای بەڕێزم کاک محەممەدیش باس کرد کە ئەمە لەم ڕۆژەدا لە ساڵی 1993دا کە لە شاری هەولێر و کفیدا یەکەم قوتابخانەی تورکمانی کە ئێستاحداسیرەوە کراوە ئەمە زۆر گرنگ بوو بۆ پشتیوانیکردنی لە پەروەردە و خوێندنی تورکمان لە هەرێمدا کە لێرەدا هەفتەی یازدە کە دەستشانکردنی بە ڕۆژی کولتور و زمانی تورکمانی ئەمە خەتەواتێکی باشە و ئێمە وەکو وەزیری هەرێم بۆ کاروباری پێکاتەکان پشتیوانیان لێ دەکەین لەگەڵەوە داین کە ئەم بۆنە فەرمیانە کە لە پەرلەمانتە پشتیوانی بکرێت و دام بکرێت و زۆر سپاس سپاس بەڕێزان لیژنەی تایبەتمەند ئەگەر ڕاوسەرنجێکتانێ فەرموو کاک جەلال بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە ئەوەی کە زۆربەی پەرلەمانتاران پرسیاریان کرد لەسەرەوەی ئایا ئەو ڕۆژە بە پشودا ئەنرێدیان ناڕوونکردنەوەیان بینێ دیارە بۆ دروستکردنی واقعەیەکی قانونی ئیلا دەبێ نەس هەبێ مادام لێرە باز نەکراوە پشوو هەیە یان نییە کەواتە بە پشوو ئەژمار ناکرێ تەنها ویستمە ڕوونکردنەوە ینی بە پشوو ئەژمار ناکرێت بەڵێ زۆر سپاس بەڕێزان ئێستا چینە سەر گفتوگۆکردنە سەر خاڵی دووەم بەڕێزان فەرمون لیژنەی تایبەتمەند خاڵی دووەم بخوێنەوە لە پێشنیازە بڕیارەکە بەڕێز سەرۆکی پەرلەمان پێویستە ئەنجومەنی وەزیران لایەنی پەیوەندیدار ئەم بڕیارە جێبەجێ بکەن هەر بەڕێزەکەوی گفتوگۆ لەسەر خاڵی دووەم بکات دەست بەرزکاتەوە کاک شێخ زاهر فەرموو کاک شێخ زاهر بناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان لە دووەم هاتووە پێویستە ئەنجومەنی وەزیران و لایەنی پەیوەندیدار ئەم بڕیارە جێبەجێ بکات پێشنیاز دەکەم لەسەر ئەنجومەنی وەزیران و لایەنە پەیوەندیدارەکان پێویستە ئەم بڕیارە جێبەجێ بکەن بەو شێوەی لێ بکرێ بەڵێ ینی ئیزافەکردنی کەلیمەی لەسەر بەڵێ زۆر سپاس بەڕێزان لیژنەی تایبەتمەند فەرمون خاڵی سێەم لە پێشنیازە بڕیارەکە بخوێنەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەم بڕیارە لە ڕۆژی دەرچوونیەوە جێبەجێ دەکرێت لە ڕۆژنامەی فەرمی وەقاعی کوردستان بڵاو دەکرێتەوە بەڕێزان هەر بەڕێزێک ئەوێت فەرمێت گفتوگۆ لەسەرم بابەتە بکە ڕووپاکان فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەم بڕیارە پێم باشەوە بێ ئەم بڕیارە لە ڕۆژی بڵاوبوونەوەی لە ڕۆژنامەی فەرمی وەقاعی کوردستان جێبەجێ دەکرێت بەڵێ زۆر سپاس کاک شێخ زاهر فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیاز دەکەم ئەم بڕیارە لە ڕۆژی بەڵاوکردنەوەی لە وەقاعی کوردستان جێبەجێ دەکرێت نەک لە ڕۆژی دەرچوونی چونکە عرفی تەشریعی وایە کە پاش بەڵاوبوونەوەی لە وەقاعی کوردستان ئەو کات جێبەجێ دەکرێت نەک لە ڕۆژی دەرچوونی بەڵێ زۆر سپاس لیژنەی تایبەتمەند هیچ ڕای و سەرنجێکتان هەیە کاک موحسین فەرموو بەرێ سەرۆکی پەرلەمان ئەوەی دووەم ئێمە لە زمانی کوردیدا دوو جۆرە ڕستەمانە ڕستەی ڕاگەیاندن و ڕستەی دانانی کە ڕستەی دانانی بێتن دەبێتن کاری هاریکار لە پێشەوەی ڕستە پێویستە دەبێت لە سەرەتای ڕستە بێتن زۆر سپاس زۆر سپاس بەڕێزان لیژنەی تایبەتمەند ئەچینە سەر گفتوگۆکردنی هۆکارەکانی دەرچواندن فەرمون بیخوێنەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان هۆکارەکانی دەرچواندن بۆ بە فەرمیکردنی بۆ نەنەتەوەی کەلتوری و پێکاتەی تورکمان و پتەوکردنی دەوڵەمەندی فرە کەلتوری لە هەرێمی کوردستان ئەم بڕیارە دەرچوێنرا بەڵێ زۆر سپاس هەر بەڕێزەکەوی گفتوگۆ لەسەرم بابەتە بکات بنووسنەوەکەن خەدیجە خان ئەم سێ بەڕێزەیانەوەی گفتوگۆ بکەن کاکتۆر ڕێبوار خەدیجە خان دکتۆرە گەلاوێش خەدیجە خان فەرموو بەڕێز سەرۆکی پارلەمان سەبارەت بە هۆکارەکانی دەرچواندن پێم باشە کە لێرە وشەی بەرزڕاگرتنیش زیاد بکرێتن بوو بەرزڕاگرتن و بە فەرمیکردنی بوونە نەتاوی کە وێدیش هەتا ئاخیری وەک خۆی بەڵێ زۆر سپاس وشەی بەرزڕاگرتن زیاد بکرێت بەڵێ کاکتۆر ڕێبوار فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە ئەو پێشنیازە بڕیارە بەڵگەیە لەسەرەوەی کە لە هەرێمی کوردستان دوو خاصیەتی زۆر گرنگ هەیە یەکێکیان پلۆرالیزمە پێکەوە ژیانە ئەوی تر یەکتر قبولکردنە بۆکە ئەم دوو خاصیەتە ڕەنگ بداتەوە لە هۆیەکانی دەرچواندن من داڕشتەیەکم هەیە پێشنیازەکەم ئەم داڕشنە شوێنی داڕشتنی هۆیەکانی دەرچواندن بگرێتەوە کە بەو شێوەی خوارەوەیە بۆ بە فەرمیکردنی بۆ نەنەتەوەیی و کەلتوری پێکاتەی تورکمان و پتەوکردنی گیانی یەکتر قبولکردن و پێکەوە ژیان و فرەکەلتوری لە هەرێمی کوردستان ئەم بڕیارە دەرچوێنرا زۆر سپاس بەڕێز وەزیری هەرێم
بەڕێز سەرۆکایەتی پەرلەمان منیش تێبینیم نییە. بەڵێ بەڕێزان لیژنەی تایبەتمەند هیچ ڕاوسەرنجێکتان هەیە؟ تەمام زۆر سپاس بەڕێزان. دکتۆرە گەلاوێش فەرموو ببوورە بۆ ببوورە. بەڕێز سەرۆکی پەرلەمان هۆیەکانی دەرچواندن بۆ ئەوەی هەموو چوین و توێژەکان شارەزای کەلتوری پێکاتەی تورکمان بن و بۆ پتەوکردنی دەوڵەمەندی و فرەکەلتوری لە هەرێمی کوردستان ئەم بڕیارە دەرچێنرا. پێم و باشە سیاغەکە ئاوای لێ بکرێ و جوانتر دەبێتن. سپاس. بەڵێ زۆر سپاس. بەڕێزان گفتوگۆمان لەسەر بەرگەی یەکەمی دانیشتنی ئەمڕۆ کۆتایی پێنا. ئێستا دەست بە جێبەجێکردنی خاڵی دووەمی بەرنامەی کاری دانیشتنی ئەمڕۆمانەکەین. فەرموو لیژنە تایبەتمەند بچنەوە شوێنی خۆتان. بابڕۆ بەڕێز وەزیری هەرێم جەنابە دەتوانی بەشدار بی یان مۆڵەتی ژۆربگری ئاساییە بۆ بەرگەکانی تر. فەرموو فەرموون بەڕێزان. بەڕێزان دەست بە جێبەجێکردنی خاڵی دووەمی بەرنامەی کاری دانیشتنەکەی ئەمڕۆمانەکەین. بەڕێزان هەروەک ئاگادارن خولی پایزەی پەرلەمانی خولی پایزەی ساڵی یەکەم لە کۆتایی ئەم مانگی 12 کۆتایی پێدێ و بەپێی حکومەکانی پەیڕەوی ناوخۆ ئێمە لە پەرلەمانی کوردستان کۆمەڵێک ئەرکمان لەسەرشان ماوە بۆ ئەوەی تەواویان کەین و جێبەجێیان کەین بە تایبەتی ئامادەکردنی راپۆرت لەسەر پرۆژە یاسای چاکسازی دەنگدان لەسەر پرۆژە یاسای مادە هۆشبەرەکان و کارتێکەرە عەقڵیەکان و هەروەها ئێمە لە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لەسەر بنەمای ڕێژەی یاسای ئەندامانی پەرلەمانی کوردستان دوو نووسراومان ئاراستەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کردووە بۆ ئەوەی دانیشتنێکی تایبەتی گفتوگۆ لە نێوان پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بکرێت لەسەر خاڵە سنووریەکانی هەرێمی کوردستان و هەروەها نووسراوێک کەشمان کردووە لەسەر داوای ژمارەیەک لێ پەرلەمانتار کە داوایان کردو دانیشتنێکی تایبەت لە نێوان پەرلەمانی کوردستان و شاندی دانوستانکاری حکوومەتی هەرێمی کوردستان بکرێت لەسەر ڕەوشی گفتوگۆکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و بەغدا لەسەر مەسەلەی بودجە و هەندێک لەو بابەتانەی تریش کە ڕەنگە بێنە پێش. بۆیە ئێمە بەڕێزان لەسەر بە حکمی بڕگە 4 لە مادەی 7 لە پەیڕەوی ناوخۆ سەرۆکی پەرلەمانی کوردستان داواکات وەرزی دووەم واتە وەرزی پاییزەی ساڵی یەکەمی خولی هەڵبژاردننی پێنجەمی پەرلەمانی کوردستان بۆ ماوەی 30 ڕۆژ درێژ بکەینەوە. جا بۆیە بەڕێزان هەر کەسێک لەگەڵ ئەوەیە خولی پاییزەی ساڵی یەکەمی خولی پێنجەمی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان بۆ ماوەی 30 ڕۆژ درێژ بکرێتەوە بۆ جێبەجێکردنی ئەو ئەرکانی لەسەر شانی پەرلەمانی کوردستان ماون دەست بەرزکاتەوە. بەڕێزان دەنگدانت تکایە. بەڵێ بەڕێزان زۆر سپاس بە دەنگی 77 ئەندامی پەرلەمانی کوردستان خولی پاییزەی ساڵی یەکەمی خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بۆ ماوەی 30 ڕۆژ درێژ ئەکرێتەوە. بەڕێزان پێشەوەی فەرموو کاک نقطە نیزامە بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕاستی ئێمە لە چەند دانیشتێکی پێشوشە باسمان کردووە. یعنی هەرێمی کوردستان نزیکەی 6 ساڵە پرۆژە یاسای بودجەی نەبووە. ئەم درێژکردنەوەی پەرلەمانی ئێمە نەک 30 ڕۆژ 6 ڕۆژیش بێ لەگەڵ یاین و دەنگی پیشی پێین و لەگەڵ یاین. بەڵام تکایە وەکو سەرۆکاتی پەرلەمان داواتان لێکەین فشار بخەنە سەر حکومەت با پرۆژە یاسای بودجە بێنێت چونکە ئەم وڵاتە بەبێ بودجە بەڕێوە ناچێت. یعنی بەڕاستی هیچ وڵاتێک نییە
خۆی ناو نابێ وڵات و پەرلەمانیش هەبێ و بودجەشی نەبێ لەبەرەوە بە ئەو درێژکردنەوە لانی کەم سوودێکی هەبێ بۆ خەڵکی هەرێمی کوردستان پرۆژه یاسای بودجەی تابێتە ناو ئەم پەرلەمانە و مناقشەی تا بکەین و لانی کەم دەستکەوتێکمانە بێ لە ناو خەڵکا شانازی پێوە بکەین کە بودجە لە هەرێمی کوردستانە بە شەفافی ڕات. زۆر سپاس بەڕێز کاکتۆر کازم ئێمەش ئاماژەمان بەوە کردو بە پێی پەیڕەوی پەرناوخۆی پەرلەمانی کوردستان نووسراوی فەرمی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بە ئیمزای بەڕێز سەرۆکی پەرلەمان ئاراستی حکوومەتی هەرێمی کوردستان کراوە داوای ڕوونکردنەوە کراوە لەسەر ئەوەی کە بۆ بودجەی هەرێمی کوردستان ئامادە نەکراوە و بەشێک لە وەڵامەکان پەیوەندی بەو دانوستانانە هەیە کە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و بەغدا هەیە چکە جەنابتان ئاگادارن بەڕێزان ئەندامانی پەرلەمانی کوردستان بودجە لەسەر بنەمای داهات و خەرجی داهاندرێ داهاتی هەرێمی کوردستانیش پەیوەندی بە ڕێککەوتن و جێبەجێکردنی ئەم ڕێککەوتنە لەگەڵ حکوومەتی عێراقی لەسەر ئەو بەشە بودجەی لە بودجەی ساڵی 2020 حکوومەتی عێراق بۆ هەرێمی کوردستان پەسەند دەکرێت ڕێککەوتنێکی سەرەتایی کراوە لە نێوان شاندی دانوستانکاری هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق بەڵام بەهۆی ئاڵۆزیەکانی بە عێراق و دەست لە کارکێشانەوەی بەڕێی سەرۆک وەزیران نەتواندراوە ئەو ڕێککەوتنە لە چوارچێوەی پرۆژە یاسای بودجەی 2020 لایەن حکوومەتی عێراق بۆ پەرلەمان بنێردرێ تا لە پەرلەمان دەنگی لەسەر بدرێ بۆی هەرێمی کوردستان بزانێت دروست داهاتەکەی لەو ڕێککەوتنە لەگەڵ حکوومەتی عێراق چەنە بێ بەڵام ئێمە ئەم درێژکردنەوەی حتمما ئەم بابەتش بە نەزەری اعتیبار وەرگین داوای عادەشیان لە یەکەینەوە و شاندی دانوستانکاری هەرێمیش کاتنێرە ئەتوان ئەو پرسیاریان ئاراستە بکرێ و کاری لەسەر بکرێ نووسراوی جەختکردنەوەشمان کردو بەڕێزان پێش بەس تەنها ویستمان لەسەر ئێمە هەردوو وەرزی گرێدانی ساڵی یەکەم واتە وەرزی بەهارە و وەرزی پاییزە لە هەندێک حاڵەت ئاگادارتان بکەینەوە بۆی بەرچاوتان ڕوون بێ ئێمە ئەوەی تێبینیمان کردو بەڕێزان ئامارێکمان لایە ئێستا لەسەر ڕێژەی ئامادەبوونی ئەندامانی بەڕێزی پەرلەمانی کوردستان لە دانیشتنەکانی پەرلەمانی کوردستان لەگەڵ دانیشتنی لیژنەکان و ئەم ئامارە ئێمە دوای ئەوەی کە ئامادە ئەکرێت لەبەرەوەی ئەم وەرزەمان درێژ کردەوە دوای بە نووسراوێکی فەرمی ئاراستەی تەواوی فراکسیۆنە بەڕێزەکان یەکەین و تەواوی ئەو پەرلەمانتارە بەڕێزانەش کە ڕێژەی ئامادەبوون لە ناو دانیشتنەکانی پەرلەمانی کوردستان بۆ هەر پەرلەمانتارێکی بەڕێز چەند بووە ڕێژەی مۆڵەت وەرگرتن و غائیبوون و مۆڵەت وەرنەگرتنیشیان چەند بووە و پێی خاڵەکانی مادەی 33 پەیڕەویش حکومەکانی دانیشتن و ئامادەبوون لە لیژنەکان هەمان ئەو حکومانە کە لە دانیشتنەکانی پەرلەمانی کوردستانە ئەکرێ ئێمە ئێستا لێرە ناچین ناو وردەکارێکی بەڵام ئەندامی پەرلەمان هەیە لە دە دانیشتنی پەرلەمانی کوردستان بەشدار نەبووە لە کۆی 26 دانیشتن کە ئێمە لە هەردوو وەرزی گرێدانی یەکەم و دووەمە هەمان بووە پەرلەمانتاری بەڕێز هەیە لە 7 دانیشتن بەشدار نەبووە لە 8 دانیشتن بەشدار نەبووە لە کاتێکا بە پێی پەیڕەو ئەگەر لە 3 دانیشتنی یەک لە دوای یەک ئامادە نەبێ یان لە 5 دانیشتنی چڕپچڕ لە یەک وەرزە ئامادە نەبێت خاڵی پەیڕەوی وازەحە کە چۆن مامەڵە لەگەڵ ئەو حاڵەتانە ئەکرێ جا بۆیە بەڕێزان بە پێی ئەو نووسراوی مۆڵەتانەی کە هەتان بوو لە ناو دانیشتەکان خوێندراوەتەوە یان مۆڵەت نەبوون لە دانیشتنی پەرلەمان خوێندراوەتەوە داوامان لە بەڕێوەبەراتی کاروباری پەرلەمان کردووە لیستێکی وردەکاریان ئامادە کردو ئێمە ئەمە دوایی ئاراستەی فراکسیۆنە بەڕێزەکانتانەکەین ئەمەشمان بۆیە ئاماژە پێدا بەڵام بەڕێزان ئاماژە بەوەشکەین نزیکەی 20 ئەندامی بەڕێزی پەرلەمان لە کۆی 111 ئەندامەکە لە تەواوی دانیشتنەکانی پەرلەمانی کوردستان بەشدار بوون 20 ئەندام لە تەواوی دانیشتنەکان بەشدار بوون لە تەواوی دانیشتنەکان بووە و ئەوەشمان هەیە ژمارەیەک پەرلەمانتار لە تەواوی دانیشتنی لیژنەکان و لە تەواوی دانیشتنەکانی پەرلەمانی کوردستانە بەشدار بوون کە ژمارەیان 4 کەسە دوای ناوەکانتان و لیستەکانتان بۆ ئەنێرین و لەگەڵ ئەوانەشی کە زۆر داوایان کردووە بۆیە بەڕێزانێمە لە دەستەی سەرۆکایەتی بە جددی لەسەر ئەم بابەتە ڕاوەستین ئەو خاڵە پەیڕەویەی کە مولزەمی پەرلەمانتارەکە لە دانیشتنەکانی پەرلەمان لە دانیشتنی لیژنەکان بەشدار بێ و هەر ئیجرایەکی پەیڕەوی بەرامبەر پێویست بکات چ بە بڵاوکردنەوەی بێ لە سایتی پەرلەمان چ بە ئاگادارکردنەوەی فراکسیۆنەکە یان خودی پەرلەمانتارە بەڕێزەکە ئێمە وەکو دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لە وەرزی ئایندەوە ئەمە جێبەجێکەین بەڵام بە پێویستمان سانی لەبەرەوەی ئێمە ئەمە کۆتایی ئەم وەرزە ئاراستەی ئێوەی بەڕێز و ڕایگشتی بکەین بەڕێزان ئێستا دەست بە جێبەجێکردنی خاڵی سێمی بەرنامەی فەرمون نقطە نیزام بکەک بەڕێز سەرۆکی پەرلەمان وڵا پرسیارمەوەیە ئەگەری هەموو فراکسیۆنەکان بدرێت بۆ نەک هەر فراکسیۆنێک کە دەدرێ غیاباتەکانی خۆی پێ بدرێ هەمووان بدرێتن زۆر سپاس ئێمە لە دەستەی سەرۆکایەتی بڕیارەین کۆبنەوەیەک لەگەڵ سەرۆکی سەرجەم فراکسیۆنەکانەکەن ئەو کاتەم بابەتە گفتوگۆ کاگومێت فەرم بکە بەڕێز سەرۆکی پەرلەمان بە پێی مادەی 28 تایبەت بە لێژنە هەمیشەیەکان و ئەندامانی لێژنە هەمیشەیەکان بەر لە جێبەجێکردنی بڕگەی سێمی بەرنامەی کارە من پێم وایە خاڵێکی ناپەیڕەوی دەبێتن لەبەرەوەی
دیاریکراوە لە مادەی 28 بڕگەی سێم هەر لێژنەیەکی پەرلەمان لەسەر بانگێشتی ببورە هەر لێژنەیەکی هەمیشەی خاڵی دووەمیان لە ژمارەیەک ئەندام پێکدێک کە نابێت لە 5 کەمتر و لە 11 زیاتر بێتن. پێویست دەکات دوو بەڕێزە کاک مامۆستا عوسمان و دکتۆر هەورەمان دەست لە کارکێشانەوەکان دەست زۆر باشە گەنە لە بەرنامەی کاروانە بوو دەست لە کار بچێشنەوە پاشانەکە دەست دروستە خاڵێکی پەیڕەوی تەواوە لە خاڵی سێم بەڕێزان ئێمەژەوە تا لامانە لە دەستەی سەرۆکاتی ڕاستە لە بەرنامەی کاروهاتوە بەڵام بە پێی مادەی 28 لە پەیڕەوی ناخۆ لیژنە بەڕێزەکان ئەبێ لە 5 کەس کەمتر نەبێ و لە 11 کەس زیاتر نەبێ ئێستا هەردوو لیژنەکە 11 ئەندامی بەڕێزیتایە بۆیە ناکرێت ئێمە بڵێن بەڕێز مامۆستا هەورامان یەکەم جار دەست لە کار کێشێتەوە ئیزافەکەین بۆ لیژنەیەکی تر کە لیژنەکە ئێستا بۆ خۆی 11 لە بەرۆی خەرقی پەیڕەوە بێ بۆیە ئێمە ئێستا دەست بە جێبەجێکردن یەکەین و دەست لە کارکێشانەوەی هەردوو بەڕێز لە لیژنەکانیانە خەینە دەنگدان دواتر ئیزافەکردنیان بۆ لیژنانێک کە پێشنیار کراوە هەردووکی ئەوەشە خەینە دەنگدان بۆی بەم خاڵش بۆکو خۆی جێبەجێ بکەین. بەڕێزان بەپێی حکمی مادەکانی 28 و 34 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان داواکاریەک ئاراستەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کراوە بۆ دەست لە کارکێشانەوەی بەڕێز مامۆستا عوسمان عەلی ئیسماعیل لە لیژنەی ئاوەدانکردنەوە و وەبەرهێنان. چەند کەس لەگەڵ ئەوەیە ئەم دەست لە کارکێشانەوەی بەڕێز مامۆستا عوسمان قبول بکرێت دەست بەرزکاتەوە. بەدەنگی 77 ئەندامی پەرلەمان دەست لە کارکێشانەوەی بەڕێز مامۆستا عوسمان پەسەند کرا. بەڕێزان دەست لە کارکێشانەوەی بەڕێز دکتۆر هەورامان حەمەشەریف لە لیژنەی شەهیدان و جینۆساید و زیندانیانی سیاسی هەر بەڕێزێک ڕەزامەندە لەسەر دەست لە کارکێشانەوەی بەڕێز دکتۆر هەورامان لەو لیژنەیە بە دەست بەرزکاتەوە. بەدەنگی 79 ئەندامی پەرلەمانی کوردستان دەست لە کارکێشانەوەی بەڕێز دکتۆر هەورامان لە لیژنەی شەهیدان پەسەند کرا. بەڕێزان داواکاریەک ئاراستی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کراوە بۆی بەپێی حکمی مادەی 28 و 34 لە لیژنەی لە پەیڕەوی ناوخۆ بەڕێز مامۆستا عوسمان عەلی ئیسماعیل زیاد بکرێت بۆ سەر لیژنەی شەهیدان و جینۆساید و زیندانیانی سیاسی هەر بەڕێزێک ڕەزامەندە تکایە دەست بەرزکاتەوە. بەدەنگی 74 ئەندامی پەرلەمان بەڕێز مامۆستا عوسمان عەلی ئیسماعیل زیاد کرا بۆ سەر لیژنەی شەهیدان و جینۆساید و زیندانیانی سیاسی. بەڕێزان داواکاریەک ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کراوە بۆ زیادکردنی بەڕێز دکتۆر هەورامان حەمەشەریف بۆ لیژنەی ئاوەدانکردنەوە و وەبەرهێنان هەر بەڕێزێک لەگەڵ ئەمەیە با دەست بەرزکاتەوە بفەرمێت. بەدەنگی 71 ئەندامی پەرلەمان بەڕێز دکتۆر هەورامان زیاد کرا بۆ سەر لیژنەی ئاوەدانکردنەوە بەرێنان هیوای سەرکەوتنیان بۆ خوازین. بەڕێزان ئێستا دەست بە جێبەجێکردنی خاڵی چوارەمی بەرنامەی کارەکەین کە بریتە لە خستنەڕووی بیرۆکەی بەڕێز مەمبوران قانع پەیوەست بە سیاسەتی بەگەرخستنی داهاتەکان بەپێی حکمی خاڵی دووی بەرگەی یەکەم لە مادەی 49 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە ئەبێ لە ماوەی 10 دقیقەدا پابەندی بیرۆکە نووسراوەکەی بێت و بفەرمێت. فەرموو کاکمام. بەڕێزان بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەندامانی بەڕێزی پەرلەمان بەپێی مادەی 49 بەڕێزان تکایە
ئەو بیرۆکەیە خرێتە ڕوو بەپی مادەی 49 خاڵی دوو ئەو ماوەی دەخولەکە بۆ من دانراوە هەوڵێن پابند من وە کاتژمێرەکەش ڕاگرم بۆی لە کاتی پێویستا کۆتایی پێبێنم. کات لە جەنابتان ناگرم طبعا ئەم بابەتی من لەسەر مەسەلەی بەگەرخستنی داهاتەکانە بەگەرخستنی داهاتەکان لەسەر سێ تەوەر دیاریم کردووە لە تەوەری یەکەمیانە بەسەر سێ ئاڕاستەیە دابەشم کردووە دواتر هیوادارمم ڕاستپاردانیکەی خەمە ڕوو خزمەتی پەیوەندی نێوان حکوومەت و پەرلەمان بکاوە خزمەتی ڕای گشتی کوردستانیش بکات لەسەر بەگەرخستنی داهاتەکان. ئەم بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەندامانی بەڕێزی پەرلەمان ئەم راپۆرتم خۆی لەوەدا دەبینێتەوە کە هەرێمی کوردستان چی بکات بۆ ئەوەی سوود لە ئەزمموی وڵاتێکی هەژار وەربگرێت وڵاتێک کە بۆهی پلانی ئابووری و استراتیژی دروستی حکومڕانیەوە توانی دوای چەندەیەک ببێت یەکێک لە وڵاتە پێشکەوتوەکانی جیهان و داهاتی ساڵانەی لە دوای نزیکەی 6 ساڵ بۆ زیاتر لە 690 هێندە لە ساڵێکدا بەرز بکاتەوە کەویش وڵاتی کۆریایی باشوورە و ئاڕاستەی خستنەڕووی بیرۆکەکەیشم بە جۆرێکە کە چۆن بتوانین هاوشێوەی کۆریایی باشوور داهاتەکان لە هەرێمی کوردستاندا بەگەڕ بخەین و داهاتی ساڵانی تاک بەرز بکەینەوە خۆشگوزەرانی بۆ ئەو نیشتیمانیانی هەرێم فراهم بکەین و بە یەکجاری ماڵاوایی لە هەژاری بکەین. تەوەری یەکەم چوارچێوە تیۆریەکەیە بە خێرایی دوای کۆتاییی هاتنی جەنگی خوێناوی نێوان هەردوو کۆریا لە ساڵی 53دا ئیتر لەو ساڵەوە تاکو ساڵی 65 وڵاتی کۆریای باشوور سیاسەتی بەگەرخستنی داهاتەکانی گرتەبەر و بووە یەکێک لە مۆدێلە سەرکەوتوەکانی کیشوەری ئاسیا و تەنانەت گیان و داهاتی ساڵانەی هاونیشتیمانیانی بەڕادەیەک بەرز بووەوە کە بەپێی داتاکانی بانکی نێودەوڵەتی لە ساڵی 2015دا داهاتی ساڵانەی تاک لە کۆریای باشوور 34,549.2 دۆلار بووە لە کاتێکدا داهاتی ساڵانەی تاکە کەس لە کۆریای باکووردا تەنها 1500 دۆلار بوو بەمەش داهاتی ساڵانەی تاک لە کۆریای باشوور زیاتر لە 23 هێندەی داهاتی ساڵانەی تاکە لە کۆریای باکووردا سەرڕایەوەی زۆربەی سامانە سروشتەکان لە خاکی کۆریای باکووردایە و دانیشتوانی کۆریای باکووریش لە نیوە کەمتری دانیشتوانی کۆریای باشوورە وێڕای ئەوەی داهاتی ساڵانەی تاکە کەس لە کۆریای باشوور لە ساڵی 1953دا واتە دوای شەڕی سێ ساڵە لە نێوان کۆریای باکوور و باشووردا تەنها 50 دۆلار بووە. ئەندامانی بەڕێزی پەرلەمان سوودوەرگرتن لە ئەزمموی دەوڵەتانی پێشکەوتوو لە ڕووی چۆنێتی بەرجەستەکردنی وزە و توانامەرۆیەکانەوە بۆ بنیادنانی ئابووری هەنگاوێکی پێشەنگە کۆریای باشوور بەهۆی ئەو پێشکەوتنی بەدەستی ناوەتوانیوتی لە ماوەیەکی کووردا لە گەشتەیەکی ئابووری گەورە بەدیبێنێت و بۆ ئەمەش پشتی بە سێ پرەنسیپی سەرەکی بەستووە یەک هەوڵدان و پشودرێژی دوو پشت بە خۆبەستن سێ گیانی هاریکاری بە مەبەستی گەشەپێدانی کۆمەلگا و هەمەجۆرکردنی سەرچاو داهاتەکان و چوونە ناو کۆمەڵی دەوڵەتە پێشکەوتوەکانەوە. لە سۆنگەی ئەو سێ پرەنسیپە سەرەکی سەرەوە کۆریای باشوور دوای 40 ساڵم هەڵمەتە گەورەیە و پلانە استراتیژی ئابووریە دوورمەودایە بووەتە سەرمەشق و پێشەنگی هێزە ئابووریە گەورەکان و پلەی 15هەمی لەسەر ئاستی جیهاندا گرتووە سەرەڕای جیرۆدووبوونی بەدەست چەندین کێشە و گرفتی وەک زۆری ژماری دانیشتوان و بچووکی ڕوبەرەکەی و کەمی سەرچاوە سروشتیەکانی و زۆری زەوی شاخایی و بەردەوامبوونی کێشە و ململانی سەربازی لەگەڵ کۆریای باکووری دراوسێدا بەڵام ئێستا خاوەنی گەورەترین سەرچاوی مرۆییە. تەوەری دووەم ئەنجامی منە لە دوایەمی کە ئەم پێشەکی تیۆریە بخسۆتە ڕوو بۆی بگەینە ئەنجامێک بۆ سوودبینین لە ئەزمموی پلانی استراتیژی ئابووری کۆریای باشوور لە بەگەرخستنی سەرچاوەکانی داهات و بەرزکردنەوەی داهاتی ساڵانەی تاکدا پێویستمان بەگرتنەبەری چەند هەنگاوێکی بنەڕەتیە لە حکومڕانی کوردیدا لە هەرێمی کوردستان. یەک ئاستی بەرپرسیارەتی پەرلەمان و حکوومەت بەرپرسیارەتی هەردوو لیژنەی و بەرهێنان و داراییە لە پەرلەمانی کوردستان بە پلەی یەکەم بە هەمانگی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستاندا بە تایبەتی وەزارەتەکانی دارایی و ئابووری و پلاندانان کار بکەن بۆ پێکێنانی ئەنجومەنی پلاندانانی ئابووری و پشتبەستن بە کەسانی شارەزا بۆ داڕشتنی پلانی ئابووری چەند ساڵە بە چەند خۆناغێکی جیاجیا و ئەم چەند خاڵانی خوارە و لە پێشینەی کارەکانیان بێت. یەک زیادکردنی داهاتی ناوخۆیی دوو زیادکردنی سەرمایه‌گوزاری لە هەرێمی کوردستاندا سێ زیادکردنی هەناردە و کەمکردنی بڕی خۆراک و کەلوپەری هاوردە چوار کەمکردنەوەی باج بە تایبەتی لەسەر کەرەستەی خاو بۆ هەندانی کەرتی پیشەسازی لە هەرێمی کوردستاندا. ئاستی دووەم لە ئەنجامەکاندا یاسا و پلاندانانە پاڵپشت بە بۆچوونی کەسانی شارەزا لە بوارە پەیوەندیدارەکاندا لە پەرلەمانی کوردستانەوە یاسایەک بە ناوی یاسای بەگەرخستنی داهاتەکان لە هەرێمی کوردستانداش عێراقدا دەربچێت و بۆ مەبەستێش دەتوانرێت سوود لەم هێڵە گشتیانە وەربگیرێت. یەک پەیڕەوکردنی سیاسەتی زیادکردن و بەگەرخستنی داهاتەکان کە ببێتە هۆی بژاردنەوەی بازار و زیادکردنی هەلی کار و کەمبوونەوەی ڕێژەی بێکاری.
دوو کۆریای باشوور لە سیاسەتی بەگەڕخستنی داهاتەکاندا سیستەمی پارێزگاری و استراتیژی گرتە بەر بۆ پاڵپشتیکردنی پیشەسازیەکانی لە زیادکردنی داهاتدا. سێ داڕشتنی پلانی چەند ساڵ و قۆناغبەندی بۆ گەشەپێدانی ژێرخانی ئابووری کە دەکرێت لە چوارچەوەی یاسایەکدا هێڵە گشتیەکانی دیاری بکرێت. چوار دانانی کۆتوبەند لەسەر هاوردەکان بەدەر لەو هاوردانی تایبەتن بە کەرەستەی خاو و پێویست بۆ پیشەسازیەکانی بەگەڕخستن و سیاسەتی داهاتەکان. پێنج ڕێخستنی بازاڕە داراییەکان و ئاراستەکردنی بانکە بازرگانیەکان بە مەبەستی پێشکەشکردنی قەرز و ئاسانکاریە داراییەکان بە دانانی نرخی سوودی ئاسنزم لەسەر قەرزی مامناوەند و ماوە درێژ لە کەرتی تایبەتدا. دواتر پسپۆڕان ئەتوانەمانە شتیکەنەوە لە ناوم یاسایە چۆن تیا جێگیر بکرێت. ئێستا من دەرفەتی ڕوونکردنەوەم نییە بەداوای لێبرنەوە. ئاستی سێم حکومڕانی و دامەزراندن. بۆ ئەوی حکومڕانێکی دروستمان هەبێت و دامەزراندن بچێتە خزمەتی گەشەپێدانی ژێرخانی ئابووری و بەگەڕخستنی داهاتەکان و بەرزکردنەوەی داهاتی ساڵانی تاکەوە پێویستە لە حکومڕانیدا ئەم هەنگاوانە بژیرێنە بەر. یەک نەهێشتنی دامەزراندن لە ڕێگای واستە و خزمێنەوە. دوو سوودبینین لە توانا و سەلیقەی و کەسانەی داوایان پێشکەش کردووە بۆ بەدەستێنانی پیشەیەکی حکومی. سێ جیاوازینەکردن لە نێوان ئەندامانی ئەو توێژانەدا کە هەڵگری هەمان تایبەتمەندی و بڕوانامەی ئەکادیمین. چوار دامەزراندنی ژمارەیەکی زۆر لە کەسانی بەتوانا و شارەزا لە بواری کاروباری ئابووریدا کە ئامانج لەی جێبەجێکردنی پلان و استراتیژی ئابوووریەکان بێ. پێنج گەنجکردنەوەی حکومڕانی ئەمەش بە دامەزراندنی دەنگچوانی زانکۆ و پەیمانگەکان لە بواری پسپۆڕە تایبەتیەکانی ئابووری و کشتتوکاڵ و پیشەسازی و زانستیدا بەگشتی. سەرەڕای کەمکردنەوەی تەمەنی خانەنشینی. شەش ئاسانکاریکردن بۆ کۆمپانیەکانی کەرتی تایبەت و بەخشینیان لە بڕێک باج لە پێناو دامەزرانی کەسانی شارەزا و خاوەن بڕوانامە کە ماف و ئەرکەکانیان هاوشێوەی فەرمانبەرانی کەرتی گشتی بێت. حوت پاکردنەوەی دام و دەستگاکانی حکوومەت لەسەر جەم ئەو فەرمانبەر و لێپرساوانەی لە گەندەڵی تێوەگلاون. تەوەری سێم و کۆتایی کە ڕاستپاردەکانی منە لێرەیە کە ئاماژەی پێکەم بە خێرایی بۆ جەنابتان لە ئێستادا و لە هەرێمی کوردستاندا چەندین جۆری داهات هەن لەوانە. یەک داهاتی فرۆشتنی نەوت. دوو ئەو پارەی مانگانە بەپێی بودجەی ساڵانی عراق پشتکی هەرێمی کوردستانی تێدایە. سێ داهاتی خاڵە سنووریەکان. چوار داهاتی خزمەتگوزاری گشتی کە لەلایەن کەرتی گشتی و پێشکەشی هاونیشتیمانیان دەکرێت. پێنج داهاتی باج. شەش هاوکاری و کۆمەشی وڵاتان و ڕێکخراو خێرخوازە جیانەکان لە بوارە جیاجەکاندا حوت داهاتی تر. سەرەڕای ئەو داهاتانە پێویستمان بە زیادکردنی داهاتی پیشەسازی و کشتتوکاڵی هەیە بۆ دابینکردنی پێداویستیەکانی ناوخۆ هەروە هەناردەکردنیان بۆ ناوچەکانی دیکەی عراق و تەنانەت وڵاتانی دەرەوە. بۆیە ڕاستپاردەکانم بە کورتی خۆیان لەم خاڵانی خوارەدا دەبینەوە. یەک خستنی کۆی داهاتەکان و چاودێریکردنی لەلایەن پەرلەمانەوە بە جۆرێکە لیژنەیەکی تایبەت لە پەرلەمان بە ناوی لیژنەی چاودێری داهات لە فراکسیۆنە جیاجیاکان پێک بهێنرێت. دوو پێکێنانی سندوقی تایبەت بە داهاتی بەگەڕخراو جگە لەو داهاتی کە بۆ موچە و خزمەتگوزاری گشتی سرف دەکرێتەوە. سێ گەڕادنەوەی متمانە بۆ بانکە حکومیەکان لە هەرێمی کوردستان و هاندان بۆ زیادکردنی پارەی پاشەکەوت بە بەرزکردنەوەی نرخی سوود. چوار هاندان بۆ بەرزکردنەوەی هەناردەکردن ئەمەش لە ڕێی پاڵپشتیکردنی دارایی ڕاستەوخۆ و کۆت و بەندکردنی سەر هاوردەکان. پێنج لابردنی باج لەسەر کەرەستەی خاو و کاڵای مامناوەندی. شەش بەهێزکردنی پەیوەندیەکانی هەرێم لەگەڵ حکوومەتی فیدراڵی و سوودبینین لە بازاڕەکانی ناوەند و باشووری عراق بۆ ساختکردنەوەی کاڵاکانی هەرێم لە بوارەکانی پیشەسازی و کشتتوکاڵی و پەلەوەریدا. حوت زامنکردنی شەفافیت لە داهات و کارکردن بە راپۆرتەکانی چاودێری دارایی و دەستەی دەستباشی هەرێم و ڕۆڵی ڕاستەقینەی چاودێریکەر و یەکلاییکردنەوەی پەرلەمان لە کاروبارەکانی بەڕێوەبردندا. هەشت بەشبەشکاری بکرێت لە پرۆسەی بەڕێوەبردندا یان بەکرێدانی یەکەکانی کەرتی گشتی بۆ کەرتی تایبەت بە جۆرێک کە بەرژەوەندی گشتی تێدا ڕەچاو بکرێت و بوار بڕەخسێنرێت بۆ هاتنە ناوی کەرتی تایبەت بۆ ناو ئەو بوارانەی لە کەرتی گشتیدا قەتیسکراون وەک تەندروستی و خوێندن و فێرکردن و گواستنەوە و گەیاندن. نۆ دەرچواردنی یاسایەک لە پەرلەمان کە کار ئاسانی و بەخشین بگرێتە خۆ زیاتر ببێتەوەی پاڵپشتیکردنی سەرمایەگوزاری تایبەتی کە ئەمەیش کەشێکی گونجاو دەستەبەر دەکات بۆ گەشەکردنی سەرمایەگوزاری ناوخۆیی و هەروە ڕاکێشانی سەرمایی بیانی بۆ سەرمایەگوزاری لە ئابووری نیشتیمانیدا. چارەسەرکردنی کورتێنان لە بودجەی گشتیدا بەگرتنەبەری کەمکردنەوەی خەرجیەکان و خەرجە گشتیەکان و زیادکردنی داهاتەکانی هەرێم و سەرچاوە گشتیەکان. 11 زامنکردنی ئابووری ئازاد لەسەر بنەمای ئازادی ئابووری بازار و کێبرچێکردن. 12 جیاوازینەکردن لە هەندێک لە ناوچەکانی هەرێمی کوردستاندا لە ڕووی پێشکەوتن و گەشەپێدانەوە.
سیانزە بە خۆماڵیکردنی بانکە بازرگانیەکان لە پێناو کۆنتترۆلکردنی پێدانی قەرز و هاوکاریەکان بە هەندێک پیشەسازی هەڵاوێردکراواتە هەڵا ئیستثنایی. چواردە ڕێخستنی بازارە داراییەکان و ئاراستەکردنی بازارە بانکە بازرگانیەکان بە مەبەستی پێشکەشکردنی قەرز و ئاسانکاریە داراییەکان بە دانانی نرخی سوودی ئازنزم لەسەر قرزی مامناوەند و ماوە درێژ لە کەرتی تایبەتدا. پانزەیەم پێشخستنی پرۆسەی فێرکردن وەک چۆن یەکێک لە هۆیەکانی گەشەکردنی ئابووری کۆریای باشوور بۆ ئەم لایەنە دەگەڕێتەوە کە ڕۆژانی خوێندن لە کۆریای باشووردا لە هەموو دەوڵەتانی جیهان زیاترە و لە ساڵێکدا 296 ڕۆژدەوامی خوێندن هەیە و کاتژمێرەکانی خوێندنیش زۆرترن کە ئەمە لایەنێکی پەرەبێدانی توانایی مرۆییە و ئابووری کۆریای باشووریش لەسەر بنەمای هاوبەشی ڕاستەقینە لە نێوان دامەزراوە فێرکاریەکان و بازاڕی کاردا دروست بووە. شانزەیەم کەڵک وەرگرتن لەو قەرزانەی دەدرێنە عێراق و سوودبینی لە پشتی هەرێم لەو قەرزانە سەرەڕای یارمەتیە نێودەوڵەتەکان بۆ هەرێم و گۆڕینی ئەو کۆمەک و قەرزانە بۆ بەگەڕخستن لە بەرهەمهێنان و بەرزکردنەوەی ئاستی هەناردەکردن. هەفتەیەم و دوایین ڕاستباردە گرنگیدان بە سەرچاوە مرۆییەکان کە سەرچاوەیەکی نەتەوەی گرنگ و بزوێنەری سەرەکی گەشەپێدانی ئابووریە. هیوادارم ئەم ئەنجام و ڕاستباردانی کەخسمە ڕوو ببێتە وەرەقەیەکی کار لە داهاتوە لە نێوان لیژنەکانی پەرلەمان و حکوومەتدا بۆی بتوانین پێکەوە کاری هاوبەش بکەین و ئەوەی کە پێویستە کا پسپۆران دەوڵەمەندتری بکەین خزمەتێک بە هاونیشتیمانیانی کوردستان بکەین و زۆر سپاسانەکەم. سپاس کاکمەم دەستان خۆش. زۆر سپاس. بەڕێزان تەنیزامە فەرموو کاکمەم. بەڕێز سەرۆکی پەرلەمان دەستخۆشی لە کاکمام دەکەم بۆ خستنە ڕووی ئەم بیرۆکەیە و ئەو هەواڵانای پێشتریش بیرۆکیان خستە ڕوو پێمان خۆشە بە شێوەیەک لە شێوەکەم بگاتە دەستمان ئەو بیرۆکەیە. زۆر سپاس. زۆر سپاس. بەڕێزت کاکمەم ئەگەر دوای بەنووسین ئاراستەمان کرد تا بدەینە تەواوی بەرلەمانتارە بەڕێزەکان لەگەڵ ئەو بەرۆکانی تریش. بەڕێزان پێشەوەی کۆتایی بەم دانیشتە بێنین تەنها هەندێک لەو داتایانەی تریش کە لە بەردەستمانن لەسەر ساڵی یەکەمی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان کە پێمان باش بوو ئێوەی بەڕێز لی ئاگادار بن. ئێمە لە هەردوو وەرزەکە ئەم وەرزەمان درێژ کردەوە بەڵام تا ئێستا تا ئەمڕۆ کە دانیشتنی ژمارە 12 26 دانیشتنی ئاساییمان هەبوو لەگەڵ یەک دانیشتنی نائاسایی. ئەو یاسا و بڕیارانی لە پەرلەمانی کوردستان یا 4 یاسا لە پەرلەمانی کوردستان دەرچوێنراوەش بە 16 بڕیار هەبوو بۆ بڕیارن کە لە دەستەی سەرۆکایەتیش هەبوون. ئەو پێشنیاز و پرۆژە یاسا و بڕیارانی خوێندنەوەی یەکەمیان بۆ کراوە ژمارەی پێشنیازی یاسا و بڕیار 25 و ژمارەی پرۆژە یاسا 2. تا ئەمڕۆ بەڕێزان 240 پرسیار لەلایەن پەرلەمانتارانی بەڕێزەوە ئاراستە کراوە و تا ئەمڕۆ ئێمە وەڵامی 97 پرسیارمان بەدەست گەشتوتەوە و لەم خولەشە جگە لە دروستکردنی لیژنەکان و سەرۆکایەتی لیژنەکان و کاراکردنەوەی سەرۆکایەتی هەرێم و هەڵبژاردننی بەڕێز سەرۆکی هەرێم و ڕاستپارت دەنگدان بە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و هەڵبژاردننی بەڕێز سەرۆکی پەرلەمان کۆمەڵێک لەو ئەرکانەی تریش لە ڕووی تەشریعی و لە ڕووی ڕقابی و جێبەجێ کراون و لەم خولەی لەم ساڵی یەکەمە 4 بیرۆکە لەلایەن پەرلەمانتارانی بەڕێزەوە خراوەتە ڕۆ لێرە و داوایان لە یەکەم بیرۆکانیان بنووسین دوای ئاراستی ئێوەی بەڕێزیش بکاتەوە و کاری لیژنەکانیش لە ڕووی تەشریعەوە بەردەوام بوون و لە ڕووی ڕقابیشەوە بەردەوام بوون بۆ بەپێی ئەو ئامارەی لای ئێمە بەڕێزان تەنها لە لیژنەکانی ئێوە لە لیژنەکانی پەرلەمانی کوردستان ئەو کارانەی کە کراون چ بەنووسین ئاراستی ئێمە کرابی وەڵام درابێتەوە ئێمە 2704 نووسراو لە کاروباری لیژنەکان کە ئاراستەی ئێمە کراون لە سەرۆکایەتی پەرلەمان و وەڵامی 2450 دانیان دراوەتەوە ئەوانی تریش کاری پێویستی لەسەرەکرێ. بەڕێزان بۆ پشوەکانی پەرلەمانی کوردستانیش بە پێویستمان زانی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئاگادارتان بکەینەوە کە لە ئەمڕۆوە 24 دوانزە هەتا ڕۆژی 5/1/2020 پشووی ڕۆژانی پەرلەمانی کوردستانە بن و ئێمە لێرەوە داوا لە لیژنەکانەکەین لیژنە تایبەتمەندەکان بەڕێزان ئەوانەی کە بە پێی پەیڕەوی ناوخۆ خەسڵەتی بەپەلە دراوەتە ئامادەکردنی راپۆرت لەسەرەوە پێشنیان بە تایبەتی پرۆژە یاسای چاکسازی 7 ڕۆژی کارکردن لە بەرچاو بگرن کە تقریبان ڕۆژی پێنجەم کۆتایی پێدێ بۆیە لێرەوە داواتان لێکەین لە لیژنە تایبەتمەندەکان بەشێکیان راپۆرتیان ئامادە کردووە بەدەستمان گەشتەوە ئیحالی لیژنەی قانونی کراون بەڵام ئەو لیژنانەی کە ماون راپۆرت لەسەر پرۆژە یاسای چاکسازی ئامادە بکەن دوامۆڵەت بۆیان بەپێی پەیڕەو ڕۆژی 8/1/2020 دەبێت بۆی ئاراستەی لیژنەی یاسایی بکرێت دواتر راپۆرتی هەموو لیژناو بەشەکان حاضر بکرێت و ئەو کات کە گەشتە دەست سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان هەوڵ بین پێش 15 خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاسای چاکسازی بکەین لەگەڵ ئەو یاساییتر کە لە بەردەستمانە ماون. بەڕێزان بەم شێوە دێنە کۆتایی دانیشتنی ئەمڕۆمان و سەرکەوتوو بن.